لە تەوەریەکەمی بەرنامەی بیانی باش کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی مێژووی دیارە نزیکەی سەدەیەک تێدەپەڕێ بەسەر ڕێکەوتنامەی سایکس بیکۆدا کە بەهۆیەوە نەخشەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت کوردستان دابشکرا بۆ 4 پارچە بڕیارە ساڵی ئایندەش لە شاری سلێمانی کۆنفرانسێک تایبەت بە لێکەوتە و زیانەکانی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ بە تایبەت کاریگەری لەسەر هاوکێشە جوگرافیەکان و کاریگەری و زیان لێکەوتەکانی لەسەر کورد ببەسترێت. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە مێژوویە بۆ مەبەستا دکتۆر پشکۆ حەمەد تاهیر مامۆستای زانکۆ میوانی بەرنامەکەمانە. دکتۆر بەخێربێیت، بیانی باش. سپاس، بیانی ئێوەش باش. سپاس دەکەین، بەخێربێیت. سەرەتا باسێک لە بیرۆکەی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ بکەین کە پێش سەدەیەک پێش ئێستا کراوە. بیرۆکەی سایکس بیکۆ چۆن سەری هەڵداوە؟ سەبارەت بە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ خۆی بەڕاستی ئەمە ناوەکەی بە هەڵە دەنین. خۆی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ سازانۆفە. خۆی بەستنی ئەم ڕێکەوتنامەیە دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی جەنگی یەکەمی جیهانی. لە پاش ئەوەی ساڵێک بەسەر جەنگی یەکەمی جیهانیدا تێپەڕی دەبینیت وڵاتانی هاوپەیمان بە تایبەتی بەریتانیا و فەڕەنسا لە ناوەڕاستی ساڵی 1950ەوە ئیدی هەردوو لایەن کەوتنە وتوێژ و گفتوگۆکردن بۆ ئەوەی کە لە دوای جەنگ ئەگەر بێت و ئەمان سەرکەوتوو بن چۆن بتوانن ناوچەکانی دەوڵەتی عوسمانی کە ئەو کاتە بە پیاوە نەخۆشەکە ناسرا بوو دابەش بکەن. لێرەوە وتوێژەکان کە دەست پێ دەکا وردۆوردا لە نێو خۆیاندا ڕێدەکەون. دوای ئەوەی کە مارک سایکس و جۆرج بیکۆ لە نێو خۆیاندا دەکەونە ڕێکەوتنێک لەم کاتەدا بیر دەکەنەوە ناتوانن رووسیای ئەو کاتە لە بەرچاو نەگرن و شوێنی لە بەرچاو نەگرن لە جەنگەکەیە ناتوانن بەشداری پێنەکەن. ئەوە بوو هەردوو لایەن سەردانی رووسیایان کرد لە وێژدا لەگە سازانۆفی وەزیری دەرەوەدا. بەڵێ بە ناوەکەی لە ناوی هەرسێکیانەوە هاتووە. ئەم سێ کەسایەتیە لەوێ گفتوگۆ دەکەن لە رووسیا. پاش ئەوە رووسیا بیر دەکاتەوە لە دوای ئەوەی کە بیر دەکاتەوە لە مانگی 4 1916دا بیرخەرەوەیەک دەنێرێ بۆ دوولایەنەکەی تر دەڵێ ڕازیم بەمەرجێک شوێنم هەبێت لەسەر ئاوەگەرمەکان ڕێگەم لێ نەگیرێت لە پاراستنی کەنیسەی بڵێن ڕۆژهەڵاتی ئەرسەدۆکسی لە نێوچەکەدا کە لە جەنگی قڕمەوە کێشەی هەبوو لەگەڵ عوسمانەکەدا لەگەڵ ئەوەدا بە پێی حەجمی خۆم شوێنم پێ بدرێت. لە ئەنجامی ئەوەدا هەر سێ لایەن لە ئۆکتۆبەر یاخود مانگی ئەیلولی ساڵی 1916 ڕێکەوتنامەی سایکس بیکۆ سازانۆف دەبەسێ. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە دەبینیت هەم سازانۆف هەم بڵین کەسایەتەکەی بەریتانیا سایکس ئەم دوو کەسایەتە دوو کەسی زۆر شارەزا بوونە لە ڕەوشی ناوچەکانی کوردستان. لێرەوە دەبینین کوردستان دەبێ حسابی بۆ کرابێت و بە ئاگایی ئەوان وای کردووە کە کوردستانیش لەنێو ئەو ڕێکەوتنامەیە بە تایبەتی کە بەشێکە لە دەوڵەت عوسمانی سەرەتا لای مارک سایکسەوە دەست پێ دەکات خۆی لە سەرەتا لای بەریتانیەکانەوە دەست پێ دەکات کەسایەتیەکی ترە بە ناوی گێڵەوە کە جێگری وەزیری دەرەوەی بەریتانیا بوو. بەڵام دواتر ئەو دەگۆڕێت و سایکس دێت لەگەڵ نوێنەری فەڕەنسا قسە دەکات بەو شێوەیە دێتە ئارا و گەڵاڵە دەبێت لەلایەن ڕێکەوتنەکە. لەسەر دابشکردنی کوردستان کە زمینەی ئەو ڕێکەوتنامە یان ئەتوانن لەسەر دابشکردن بە عام قسە بکەن بەڵامی کوردستانیش ئەم دابشکردنە چۆن بووە؟ ئێمە ئەزانن بە شێوەی سەڵیبی یان بە شێوەی کۆ هات دابشکراوە، بەڵام ئەمە تا چەند کاریگەری بۆ سەر هەرێمی کوردستان بکە تا ئێستاش ئەو دابشکردن هەرماوە. خۆی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ سازانۆف ئێمە زۆر جار وا دەزانین تەنها بۆ دابشکردنی کوردستان هاتۆتەکایەوە. خۆی ئەم ڕێکەوتنامەیە بۆ دابشکردنی داروپەردووی دەوڵەتی عوسمانی بوو کاتە لە 11 بەند پێک هاتبوو. بێگومان دەوڵەتی عوسمانیش ئەو کات بەشی زۆرینەی کوردستان کە کوردستانی باکوور، کوردستانی باشوور، کوردستانی ڕۆژئاوا لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیدا بوون. ئەوەی بەشەکەی تریشی کە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو لەژێر دەسەڵاتی قاجارەکاندا بوو. بێگومان کاتێک کە سەیری بەندەکانی دابشکردن دەکەین کوردستانیش بە حکمی ئەوەی ناوچەیەکی گرنگ بۆ لە ژێر دەسەڵاتی عوسمانیدا و پێشتریش ئامازن پێکرد ئەو دوو کەسایەتیە بە ئاگابوونە لە ڕەوشی کوردستان ئەمەوە دەکا کوردستانیش بەشێک بێ لەو دابشکردنە. کاتێک سەیری نەخشەی دابشکردنەکە دەکەین دەبینین کوردستان کراوە بە چەند بەشێکەوە. بەشێکیان خراوەتە ژێر دەسەڵاتی رووسیاوە، ئەو بەشەی کە خراوەتە ژێر دەسەڵاتی رووسیاوە بەشی هەرە زۆری کەوتبووە
ژێر بڵێن ناوچەکانی باکووری کوردستان بەشی هەرە زۆری کەوتوە ژێر دەسەڵاتیەوە و بەشێکی تریشیان کە ناوچەکانی ویلایەتی مووسڵا کە تقریبن باشووری کوردستانی ئێستا دەگرێتەوە ئەو دانرابوو بۆ فەڕەنسا بەڵام هەندێک لە نووسەران دەڵێن هەموو ویلایەتی مووسڵ نەدرابوو با فەڕەنسیەکان بەڵکو بەشێکیان ناوچەکانی کەرکوک تا دەکاتە خواری خانەقین ئەم ناوچەیە هێڵدرابووە لە بەشی ئەیدا خاڵێک هەبوو بەشی ئەی خاڵێک هەبوو بە بەشی بی بەشی ئەی و بەشی بی ئەم ناوچەیە لەو کاتەدا بەریتانیا بە دوو پەیمان بە دوو ڕێکەوتنەوە بڵێن پەیوەست بوو یەکێکیان لەگەڵ شەریف حوسێنی مەکەدا کە دەیویست دەوڵەتێکی عەرەبی بۆ دروست بکات ڕێکەوتن هەبوو لە بینیانە دومیشان پەیوەست بوو بەچی لەگەڵ جوولەکەکانیش کە دەوڵەتێکیان بۆ دروست بکات پەیوەست ئەڵێن ئەم ئەلفوبایە کە دواتریش واکەوتەوە بە تایبەتی خاڵی ئەلف پەیوەست بوو بە ناوچەی عەرەبی واتە ئەم ناوچەیە خواروی کەرکوک و خانەقین و ئەوانە بۆ ئەو بەشە دانرا بوو کە لەگەڵ شەریف حوسێنە ڕێکەوتون ناچێت واتە بە شێوازێکی گشتی دەتوانین بڵێن ناوچەکانی ژێر دەسەڵاتی کوردستانی ژێر دەسەڵاتی عوسمانی لەو کاتەدا دابەش کرا بە سێ بەشەوە ئەو بەشەی ڕۆژهەڵاتیش کە لە ژێر دەسەڵات لە کوردستان دکتۆر سنوورە جوگرافیەکەی ڕێکەوتنامەکە کوێ ترگانی چەند وڵاتی دەتوانین بڵێن هەموو دەسەڵات و ناوچەکانی ژێر ئیمپراتۆریەتی عوسمانی بوو بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو ئەگەر ناوچەکان بڵین یەکجار زۆرن ناوچە عەرەبەکان بەگشتی ناوچە کوردیەکان بەگشتی ناوچە تورکیەکان بەگشتی ئەمانە هەموو بەڵێ سووریا عێراق لیبیا ئەمانە لوبنان هەموو ئەمانە کەوتبوونە نێو ئەو نەخشەیەوە کە ئەوەی کە زیانی کرد تەنها کورد بوو ئێمە دیارە باس کرد پێشتر ئەوەی کە زیاتر باسی سایکەسبی کورد دەکرێت وا دەزانرێت کە تەنها بۆ دابشکردنی کوردستان بووە ئەنەوەی کە زیانی کرد لە ڕێکەوتنامەکە چییە بوو زیاتر من پێم وایە ئەوەی کە زەرمەندی گەورە بوو دەوڵەتی ئیمپراتۆریەتی عوسمانی بوو چونکە ئەو ئیمپراتۆریەتە گەورەیە ئیدی لە دوای ئەوە لە دوای کە چووە جەنگەکەەوە بە کۆمەڵێک ئامانجەوە چوو ئیدی ئەوە وردە کۆتایی هاو ینی کۆتایی بە ژیانی سیاسی ئیمپراتۆریەتی عوسمانی هاو هەر ئەمەش ئیتر لێرە بڵێن ئەو قەڵەمەی کە داهاکوترا بۆ کۆتایی هێنان بە ئیمپراتۆریەتی عوسمانی لە سایکسپیکۆوە دەستی پێکرد ئەم زەرمەندی هەموو دەوڵەتانی ژێر دەسەڵاتی عوسمانی زەرریان کرد بەڵام ئەوەی کە زەرمەندی گەورە بوو پێم وایە کورد بوو بۆ کورد بوو لەبەر ئەوەی ئەگە سەیری دابشکردنەکە بکەین بە هیچ شێوەیەک باسی مافەکانی کورد نەکراوە بیرمان نەچێت لەو کاتەژدا کە وڵا دنیا دەچێتە جەنگێکی نێوە کوردیش بۆ خۆی بە پێی توانای خۆی بیری لەوە دەکردەوە لەم دابشکردنە نوێدا لەم شەڕە نوێدا کە جیهانی گرتوێتەوە ئیمپراتۆریەتی عوسمانی بەرەو شکست بێنێ کورد چی دەست دەکەوێت بەڵام بە هیچ شێوەیەک باسی مافەکانی کورد نەکرا بوو ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەکو پێشتر ئاماژەمان پێکرد جارێکی تر بە شێوازێکی فەرمی بناغەی داڕشتنی دابشکردنی کوردستان لە مێژووی هاوچەرخی هەموو دنیادا داڕێژرایەوە کە دەبینین ئێستاش ئێمە ئەم دابشکردنە کاریگەری بەسەرمانمەوە و خاڵێکی تر ئەگە سەیری بکەین جاران ئەگەر هەردا بەشکردن ئەم جارە ئاوی کوردستان لە نێوان خاڵی ئەلف و باە کە باسم کرد ئەی و بیدا ئاوی کوردستان دیزلە و فرات دابش کرا ینی کەواتە دەتوانین بڵێن یەکێک لە نەتەوە هەرە زەرمەندەکانی کە لە ڕێکەوتن نامی ساکیس بیکۆدا ئەو نەخشەی چێشتا بوو نەتەوەی کورد بوو کە زەرێکی یەکجار کەورەی کرد و پێم وایە نەتەوەکانی تریش کە بە تایبەتی ئەوانی ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی زەرێریان کرد بەڵام دواتر دەبینیت عەرەبە مافەکانی بدەن مەسیحیەکانە بە جۆرێک لە جۆرەکان مافەکانیان بە مافەکانی خۆیان گەیشتن جوولەکەیە دواتر بە مافەکانی خۆی بەڵام ئەوەی کە بە مافەکانی خۆی نەگەی لە دوای ڕێکوتن نامی سایکس بیکۆوە تاکو ئێستاش پێم وایە نەتەوەی کورد و کوردستانە بەڵێ باش ئەم دابشکردنە بۆ ینی هەستێکی لە ناوڕاستی کوردستانە بڵێن کوردستانی گەورە لە ناوڕاستیەوە دابشکردنەکە دەستی پێ کردووە بۆچی بزەبت لە ینی کوردستان بۆ بە چوار پارچە زانی سەبارەت بۆی بۆ پرسیارێکی زۆر دروستە بۆچی بەریتانیا ناوچەکانی کوردستانی هەمووی بۆ خۆی نەبرد ئەمە مهێنێتەوە ئەم پرسیارە هۆکارەکەی بێگومان ئەگەر هەمووی لە ژێر دەسەڵاتی بەریتانیا بە لەوەیە بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵدا کرێ هۆکاری سەرەکی ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو پەیوەندی کە لە نێوان رووسیا و بەریتانیا بوو بەریتانیا کە ئەو کاتە دەتوانین بڵین سەرکردایەتی بەری هاوپەیمانێتی لە جەنگەکەدا دەکرد هەوڵی دەدا بە هیچ شێوەیەک بەرژەوەندەکانیان لە خاڵێکدا لەگەڵ رووسیادا لێک نەداتەوە چونکە بە بلێکدانی بەرژەوەندەکانیان دەبینیت
زیاتر پەیوەندەکانیان لەوە تێک دەچێت و لەوەیە کاریگەری هەبێ بۆ ئەنجامی جنگەکە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پێدانی ئەم ناوچەیە بە فەڕەنسا کە درا بە فەڕەنسا دەبینیت ئەوانیش من پێم وایە ئەمە سیاسەتێکی تەکتیکیانەی بەریتانیا بوو لە پێناوی ئامانجێکی استراتیژی بە شێوازێکی تەکتیکی دای بە فەڕەنسا بۆ ئەوی سنوورەکەی هاوبەش دەبێت لە رووسیا دواتریش خۆی لەگەڵ فەڕەنسادا کەوتە ئەوەی کە مامەڵەکردن بە تایبەتی لە دوای ئاشکرابوونی ڕێکوتنامەی سایکس بیکۆ خۆتان دەزانن ڕێکوتنامەی سایکس بیکۆ بە دەرچوونی بڵێن بە دەستپێکردنی شۆڕشی ئۆکتۆبەر و سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەر و هاتنی دەسەڵاتی چینێ بۆ رووسیا و کە کۆتایهێنان بە دەسەڵاتی بڵێن رووسیای کۆن و قەیسەری کۆن و هاتنی دروستبوونی دەوڵەتێکی بڵێن کۆماری یەکێتی سۆڤێت دەبینی رووسیا لە هەموو پەیماننامەکانی ئاشکراکە لەچێک لەوانە سایکس بیکۆ بوو بە ئاشکرابوونی ئەمە رووسیا لەو پەیماننامەیە کشایەوە ئەمە خاڵێکە بۆ ئاشکرابوونی بەڵام هەندێک دەڵێن هۆکاری ئاشکرابوونەکەی ئەوە نییە هۆکاری ئاشکرابوونەکەی ئەوەیە کە هێزێکی تر بۆ نمونە ئەمریکا بەرەو هاتووە جەنگەکە و لە کۆتایی جەنگەکەدا نەدەکرا ڕۆڵی ئەمریکا و پێگەی ئەمریکا لە بەرچاو نەگرن دوای ئەوە وردە فەڕەنسا و بەریتانیا لەسەر بڵین داروپەردووی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ بەردەوام بوون چەند جارێک بوو توێژیان کرد سەرئەنجام کە بەریتانیا ئەم ناوچەی داگیر کرد بڵێن ناوچەکانی باشووری کوردستان و ویلایەتی موسڵ و باکووری کوردستان کەوتە ژێردەسێ وردە کەوتە جێبەجێکردنی سەرئەنجام لەگەڵ فەڕەنسادا ڕێکە و ئەو بەشێکی کوردستان کە کوردستانی سووریایە چونکە ئەو کاتە سووریا لە ژێر دەسەڵات و هەیمەنەی فەڕەنسیەکاندا بوو بۆ ئەوان مابوو ئەوەی کەمایەوە دواتر لە 26دا دەبینیت عێراق کە عێراق لە 20 دروست لە 26 باشووری کوردستان ویلایەتی موسڵ لێکێنرا بە عێراقی عەرەبیەوە لێرەوە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەر بۆ ئێران مابەوە باکووری کوردستانیش بەو تورکیای کەمالی درا لێرە کوردستان بوو بە 4 پارچە لەم دابشکردنە بەرژەوەندی اقتصادی ئابووری تا چەند لە بەرچاوگیراویان چەند گرنگیان بە بەرژەوەندی ئابووریانداوە بە دڵنیاییەوە بەرژەوەندی ئابووری بە تایبەتی دۆزینەوەی وزەیەکی نوێ کە نەوت بوو لەو کاتەدا هۆکاری سەرەکی دابشکردنەکە بوو ئەنی ئێمە وتەیەک هەیە دەڵێن کاتێک سەرۆکوەزیرانی بریتانیا سەردانی فەڕەنسا دەکا پاش ئەوەی فەڕەنسا سەردانی بەریتانیا دەکا پاش ئەوەی ئەیجێڕێت بە ناو شارەکەدا پێی دەڵێت چی دەیە دەڵێ ویلایەتی موسڵمەیە ئەڵەن نوێنەرەکەی نوێنەرێکی لەگەڵا دەبێ ئەوی فەڕەنسا پێی دەڵێ ئێوە ئەی باشە تۆ ویلایەتی موسڵ دەدەی بە بریتانیا ئەی نەوت ئەڵێ نەوت لە عیادە دەکڕین لە دەرمان وەکوازانم ئەمە طبعا ئەمە شتێکی دروستکراوە یەکێک لە سەرۆکوەزیرانی فەڕەنسا چۆن نازانێت نەوت چییە پێم وایە نەوت بەر لە جەنگی جیهانی یەکەم و پێشتر دۆزراوەتەوە و زانراوە ئەم ناوچەیە دەریایەکی ڕەشە زێڕی ژێر زەوی ڕەش تێدایە بە تایبەتی ئەگە سەیری قسە و وتەکانی سەردارەکانی بەریتانیا بکەین لە ساڵی 1911دا لۆرد کریزن کاستێک باسی ناوچەکانی کوردستان دەکا باز لەوە دەکا ئەڵێ ئێمە ڕۆیشتنی ئێمە بۆ ناوچەکانی ڕۆژهەڵات وا نەزانین تەنها مەبەستمان دەوڵەتی عوسمانیە و ئەوەدا لەوە دروستترە ناوچەکانی کوردستان و ویلایەتی موسڵەکە زێڕی ڕەشی تێدایە هەر لەسەر لەلایەکی ترەوە لە ساڵانی جەنگی جیهانی یەکەمدا لە 1950دا یەکێک لە سەردارانی فەڕەنسا کە سەردارێکی سەربازیە ئەڵێ ئێمە ئێستا لەسەر دەریایەک لە نەوت شەڕ دەکەین کاتێک کە دێنن ناوچەکانی بڵێن ویلایەتی موسڵەوانەوە ئیدی لێرەوە شەڕەکە ململانەکە دەست پێ دەکات بە تایبەتی لە دوای جەنگ نەوت زۆر کاریگەر دەبێتوانە تاوەکو دەبینی تاوەکو ئەوەش لە 26 کە نەوت دەدۆزرێتەوە و بەردەوام دەبێت بۆ ماوەی 25 ساڵ لەژێر دەسەڵاتی بەریتانیا و دوای بەردەوام دەبێت من پێم وایە ئەو پلانەی کە بەریتانیا نەخشەی کێشاوە پلانەکە هەرچەندە مەسلەی داگیرکردنی ناوچەکانی تێ بەڵام هۆکاری سەرەکی نەوت کاریگەریکی یەکجار سەرەکیتا بوو و ئێستاش کاریگەری دوای چەند ساڵێک لە سایکس بیکۆ دوای ساڵی 20ەکان و دوو ڕێکەوتنامەی دیکەمانەیە کە سیڤەر و لۆزان بە تایبەت کە بەشێکیان بۆ تایبەتە مافەکانی کورد بۆچی ئەمانە کاریگەریان نەبوویانی ئەگە سەیری بکەین پەیماننامەی سێڤەر کە ئەم پەیماننامەیە ئێمە ئەو پەیماننامەیە بە چاوێکی گەشەوە تێڕۆن چونکە تەنها پەیماننامەیە بەندەکانی 62 63 و 64 باز لە مافەکانی کوردەکان یعنی ئێمە دەمانتوانی بەپێی ئەو پەیماننامەیە
مافەکانی خۆمان بەدەست بێنین بەڵام لە ئەنجامی گۆڕانکاری بارودۆخی نێودەوڵەتی و بارودۆخی هەرێمی و بەهێزبوونی بزوتنەوەی کەمالی وای کرد و جارێکی تریژ یەکێتی سۆڤێت کە کەوتەوە ململانێ لەگەڵ وڵاتانی وای کرد کە ئەم پەیماننامەیە جێبەجێ نەکرێت و لە جێگەی ئەوە پەیماننامەیەکی تر دێتەکایەوە پێی دەوتێت پەیماننامەی لۆزان من پێم وایە نە پەیماننامەی سیڤەر هەڵوەشاوەتەوە هەڵەوەشاوەتەوە بەڵام خراوەتە ژێر مێزەکانەوە مامەڵی لەگەڵدا نەکرێت و لۆزانیش جێگرەوەی بە شێوازێکی ناڕاستەوە خۆ جێگرەوەی سێڤەر بوو چونکە لۆزان لە نێوان چێدایە لە نێوان بڵێ تورکای نوێ بوو لەگەڵ بەریتانیادا لەم دوو ڕێکوتنامێ ئەگە سەیری پێین یەکەمینیان ڕوێشی جوان دەدا بە کورد یعنی مافەکانی کورد لە کۆنفدراڵی دواتریش وەکو دەوڵەت ئەگەر ناوچەکانی ویلایەتی موسڵم بەڵام کاتێک کە سەیری لۆزان دەکەین دەبینیم کە بە دوو قۆناغ دەستکرد بە هیچ شێوەیەک باز لە مافەکانی کورد ناکرێت تەنها بازەوە دەکرێت لە ناوچەکانی ئەنادۆڵە مافە کولتوریەکانیان پێ بوو کەواتە لێرەش گەڕانەوەیەک بوو بۆچی بۆ ئەو هینەی کە ئەو مافانەی کە بە کوردرا بوو لێرەدا کشانەوەیکی گەورە بوو سەرکەوتنی نەیارەکانی کورد بە تایبەتی بزوتنەوەی کەمالی و گەیشتنی بەدەسەڵات وای کرد کە ئەم پەیماننامەیە بە هیچ شێوەیەک مافی کوردنێت کەواتە لێرەدا دەتوانین سایکیز بیکۆ بناغەکەی داڕشت دواتر بە پێی ڕێکەوتنامەکانی برینستیلۆ تێۆفیزیک قاهیرە دواتر ئەوەی سێڤەر دواتر لۆزان بە هەموو ئەم قۆناغانە چی بوو هەتاوەکو بە شێوازێکی سەرەکی هەموو ئەو ڕێکەوتنامانە بۆ ئەو بوو کە چی بێ ئەو پلانەی کە خۆیان هەیە ئەو نەخشەی کە خۆیان دانەوە بیمێن و ئامانجە استراتیژیەکانی خۆیانی تیادا ببینەوە. دکتۆر باسێک لە دوای جەنگی جیهانی دووەم بکەم و هەڵویستی ئەم وڵاتانەی کە ئەم دابەشکردنیان دەست پێ کرد یان کە ڕێکەوتنامەی سایکیزبی کۆیان دەست پێ کرد ئەگەر زیاتر ڕوونکردنەوە لەسەرەوە بمێن ئێمە طبعاً قۆناغێک بەجێ دێڵنەوەی دەچینە قۆناغێک تر باسی ساڵانی جەنگی دووەمی جیهانی دەکەی بێگومان لە جەنگی دووەمی جیهانیشدا کوردی وەکو هەمونەتەوەکانی دیکە طبعاً ئەگەر ئێمە بەراورد بکەین لە نێوان جەنگی یەکەمی جیهانی جەنگی دووەم کورد زیاتر بە ئاگایە زیاتر بڵێن بە ئیدراکی بە شتەکان کردو من هەمێ بەر لەوەی باسی جەنگی دووەمی جیهانی بکەم ئێمەی کوردستان کورد ینی ئەوەی کە باس کراوە لە ڕۆژنامەی بانگی کوردستاندا لە ساڵی 22 یەکێک لە قایمقانەکانی دەیرەزوو دێتە سلێمانی کە لێ باز دەکات ڕێکەوتنامێکیوە ئێمە پاش ئەوەی کە ڕێکەوتنامەی سایکیز بیکۆ ئاشکرا بووە ئێمە لە 22 کورد بە ئاگا بۆ کە ڕێکەوتنامێکیوە بەستراوە من لەسەر ئاسیا بەستراوە کۆتایی هاتووە لە حەفدا هەموو شتەکان لە 22 لە بانگی کوردستان ئەڵێن ئەمە لە 22 خەڵک بە ئاگا بۆ لێ لە ڕێگە ڕۆژنامەی کوردیەوە ئەگە سەیری ساڵانی جەنگی دووەمی جیهانیشکەین وەکو خۆ دوتت بێگومان کورد بە هەمان ئامانجەوە دەویست مافەکانی خۆی بەدەست بێنێت بۆ نمونە کۆمەڵی هیوا هەبوو لە باشووری کوردستان چەند ڕێک کۆمەڵی ترمانە بوو لە ناوچەکانی هەرێکە لەمانە داوای مافەکانی خۆیان دەکرد ئەوە بوو لە جەنگی دووەمی جیهانیدا ئێمە جۆرە دەسەڵاتێکمان بۆ دروست بوو ئەو دەسەڵاتش کۆماری کوردستان بوو کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مەهابادا تەکایەوە بێگومان ئەو دەسەڵاتە کوردیش کە ماوەی 11 مانگ شتێکی خایەن دەبینیش ئەمیش دواتر کرا بە قوربانی وزا کرا بە قوربانی نەوت کە ململانێ بوو لە نێوان دەسەڵات داوڵەتی ئێرانی ئەو کات و لەگەڵ رووسیادا کەواتە ئێمە هیچ مافەکانی خۆمان بەدەست نێنا نە لە کاتی جەنگ و نە لە کاتی ئاشتیدا نەماپەرنا. دکتۆر کۆتا پرسیارم بابەتەکە دیارە گفتوگۆژە هەڵدەگە ڕەنگە دەرفەتمان نەبێ تا چەند ئێستا توێژینەوە و لێکۆڵنەوەی مێژووی ورد هەیە سەبارەت سایکیز بیکۆ دوای تێپەڕینی سەدەیەک بێگومان وەکو توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی لە زانکۆکانی کوردستاندا هەم لەسەر ئاسی بەکالۆریۆس هەم لەسەر ئاسی ماستەر و دکتۆرا بێگومان ئیشی لەسەر کراوە قسەی لەسەر کراوە بەڵام پێم وایە یەشتان بە تەواوەتی ئێمە بە شێوازێکی ستونی نەک بە شێوازێکی ڕاستی ئەمرێن ئاسۆیی ئێمە زیاتر بە شێوازێکی ئاسۆیی لەو ڕێکەوتنامێمان ڕۆنیوە پێم وایە کاتی واتو ئێمە بە شێوازێکی ستونی لەناو ئەو ڕێکەوتنامەیە وردبینەوە قوڵ بینەوە بزانین ئەم ڕێکەوتنامەیە بۆ پرسی کورد لە ڕێکەوتنامەی سایکیز بیکۆ بۆ کورد نەیتوانین لە ساڵانی جەنگی جیهانی یەکەمە ئیسفادەیەک بکات لە جەنگی جیهانی یەکەم دواتریش دەرهاویشتەکانی سایکیز بیکۆ یاخود پرسی کورد لە دوای سایکیز بیکۆوە چۆنیانی پێویستە ئەمە مامەڵەی لەگەڵدا بکردن پێشم وایە کاتی ئەوە هاتووە کۆنفرانسی گەورە
وەرکشۆپ یا کۆبوونەوەی گەورە گەورە لەسەر بکرێت و بنەوەکانی ئێستا بناسیێنرێت کە ئەم ڕێکەوتنامێ بۆ بەسرا و تێژ بگەیەندرێت کە ڕێکەوتنامی سایکیز بکۆ ئێمە وا تێگەشتون ڕێکەوتنامەیە کە تەواو دژ بەدەست تەنها بۆ کورتکراوە نەخێر بۆ دەوڵەتی عوسمانی کراوە بەڵام زیاتر کاریگەریەکانی بەسەر کوردەوەماوە. بەڵێ سپاس دکتۆر پشکۆ حەمەد تاهیر مامۆستای زانکۆ سپۆری واری مێژوو زۆر سپاس جارێکی کە بەخێر سپاس بۆ ئێوە. بۆ بەرنامەکە و بەیانی باش ئەزان دوای وتانێک بەرنامی بەیانی باش کوردستان بەردەوام دەبێت.